لە ساڵی 2007 بۆ دوهەمین جار فڕۆکەخانەی سلێمانی و بەسەر پرێشەری فڕۆکەخانەی سلێمانی کۆربەندی فڕۆکەخانەکانی عێراق سازگرا لە ڕۆژی 3 و 4 5 ساڵی 2007 کە تیایدا سەرجەم فڕۆکەخانەکانی عێراق و هەروەها پێشانگایەکی گرنگ بۆ بواری گەشتیاری و کارگۆ کرایەوە بە ئامادەبوونی وەزیری گواستنەوەی عێراق وەزیری گواستنەوە و گەیاندنی حکوومەت یاریمی کوردستان لیژنەی خەدەماتی پەرلەمانی عێراق و چەندین کۆمپانیای عەرەبی و عێراقی و هەروەها کۆمپانیای گەشتیاری لە هەرێمی کوردستان کە کۆربەندێکی سەرکەوتوو بوو و تیایدا زۆربەی زۆری چالاشەکانی فڕۆکەخانەی سلێمانی و فڕۆکەخانەکانی تری عێراق تیایدا بەیان کرا و من لێرەوە بە شانازی و بە دڵخۆشی ئەڵێم کە لە سەرزاری وەزیری گواستنەوەی عێراق و دەستگای ڕاگەیاندنەکانی عێراق فڕۆکەخانەی سلێمانی هەڵبژێراوە باشن فڕۆکەخانەکانی عێراق و تا ئێستاش ئەو پلەیە بەردەوامە بە فڕۆکەخانەی سلێمانی سەرەڕای وەستانی گەشتە نێودەوڵەتیەکان. هەروەها لە 27 نوێی 2007 دوای ئەنجامدانی گەشتپرسی حکوومەتی عێراق بە پێی پاکێجێکی سزا بۆ هەرێمی کوردستانێکێک لەو سزایانە وەستانی گەشتە نێودەوڵەتیەکان بوو لە فڕۆکەخانەی سلێمانی و هەولێر کە بەڕاستی لێدانێکی زۆر گەورە بوو لە چالەشەکانی فڕۆکەخانەی سلێمانی. بەڵام ئێمەی فڕۆکەخانەی سلێمانی کاروبارەکانمان بەردەوامە وەکو ڕۆژانی ئاسایی پێش 25 نۆ لە دەوامکردن لە کاری چاکسازی لە ئیدامەکردنی سیستمەکانمان لە ڕێخستنی خولی ڕاهێنان و هەروەها تەواوی ئەو کاروبارە کارجێری و یاسایانی کە لە پێش 29 نوە ئێمە جێبەجێمان کردو بەردەوامین بە بێوەستان چونکە فڕۆکەخانە لە کارکردندایە و هیچ چالاشیشی نەوەستاوە تەنها گەشتە نێودەوڵەتیەکان نەبێ و بەهۆی وەستانی گەشتە نێودەوڵەتیەکانەوە چەندین سێکتەر هەیە کە ئیشەکانە وەستێنراوە. ئەو سێکتەرانی کەوا ئیشەکانی وەستێنراوە کۆمپانیای ئەزمرە بۆ خزمەتگوزاری زەمینی کە 185 کاروبارەکان وەستاوە لە فڕۆکەخانەی سلێمانی کە تا ئێستاش ئەوان بەردەوامن لە پێدانی موچە بۆ کارمەندەکانیان و هەروەها گوندی کارگۆ لە فڕۆکەخانەی سلێمانی تەواوی کارەکانی وەستاوە لە ڕۆژی 29 نوێی 2007 و هەتاکو ئەمڕۆ کە بەشێکی گرنگی فڕۆکەخانەیە بۆ هاوردەکردن و هەناردەکردنی شمەک و کاڵا کە لە ئامارەکاندا ساڵی ڕابردویان بۆ ساڵی ڕابردوتان بۆ بەیانەکەین. لە ساڵی ڕابردوودا بێگومان لەبەر ئەوەی ژمارەی گەشتەکان کەم کرانەوە بۆ گەهی گەشتە نێودەوڵەتیەکان بە ئاساییەکەوە ژمارەی گەشتیاران کەم بۆتەوە چونکە ئەوسا ئەگەر ڕۆژانە 40 بۆ 50,000 کەس یاسی بۆ 40,000 کەس لە فڕۆکەخانەی مانگانە فڕۆکەخانەی سلێمانیەوە سەفەری کردبێ. ئێستا مانگانە 7,000 تا 8,000 یا 6,000 کەس فڕۆکەخانەی سلێمانیەوە سەفەر دەکەن بۆیە بە ڕێژەیەکی زۆر لە سێمانگی ڕابردووی یاخود کۆتایی ساڵی 2007 ژمارەی گەشتیار و گەشتەکان زۆر کەم بۆتەوە. تێکرای ژمارەی گەشتیاران کە لە فڕۆکەخانەی سلێمانیەوە سەفەریان کرد و بەکاریان هێنا بۆ چوون و هاتن 485,156 گەشتیار بووە بە ڕێژەی 107 کەمتر لە ساڵی 2016 بەهۆی وەستانی ئەو گەشتە نێودەوڵەتیەوە کە بەیانمان کرد. لە سێمانگی ڕابردووە با بڵێن سمانگی 10 11 و 12 کە تەنها هێڵی ئاسمانی عێراق گەشتە نێوخۆیەکانی بۆ فڕۆکەخانی بەغدا و نەجەف و کەربەلا بەردەیەکڕای 4 گەشت تا 5 گەشت بۆ فڕۆکەخانەی بەغا ڕۆژانە 2 گەشت بۆ فڕۆکەخانەی نەجەف و گەشتێکی بۆ فڕۆکەخانەی بەسرا نزیکەی 28,500 کەس سەفەری کردو بۆ سێمانگە. ئەتوان خۆتان تەقدیری ئەوە بکەن بزانن کە ژمارەی گەشتیاران کە زۆر کەم بۆتەوە لە چاو ساڵانی پێشوو و مانگانی پێشوودا. ئەو پرۆژانێک کە لە فڕۆکەخانەی سلێمانی جێبەجێ کراون یا لەژێر جێبەجێکردندان یەکێک لەو پرۆژانە تەواوکردنی پرۆژەی ئاوەڕێی سندوقی بۆ کە لە ساڵی 2013 لە ساڵ 2014 وەستێنداوە لە ساڵی 2007 تەواو کراوە کە بڕی تەرخاکراوە بۆ تەواوکردنی نزیکەی ملیارێک و 400 ملیۆن دینار بووە. فڕۆکەخانەی سلێمانی لە پلانی دابوو کە بناغەی فڕۆکەوانی لە هەرێمی کوردستانە پتەوکە بە دابینکردنی ئامێر و ئامرازی پێویست بۆ تەواوی سێکتەرە گرنگەکانی فڕۆکەخانەوە پێگەیاندنی کارمەندان لە هەموو سێکتەرەکانە و هەڵگرانی بڕوانامەی باوەڕپێکراوە لەسەر ئاستی عێراق و ناوچەکە. بۆ ئەم مەبەستە بۆ بواری چاودێری ئاسمانی فڕۆکەخانەی سلێمانی لە کۆمپانیایکی کەنەدی مختبەرێکی تایبەتی بەڕاهێنانی چاودێرانی ئاسمانی کڕیوە کە ئێستا لە بواری جێبەجێکردندا و لە ئایندەیەکی نزیک دەگاتە فڕۆکەخانە بەگەشتنی ئەو مختبەرە ئێمە دەتوانین کۆرس و ڕاهێنانی تەواوی چاودێرانی ئاسمانی خۆمان و ئەوانەی کەشکە لە فڕۆکەخانەکان ترا لە مختبەرێکی تەواوی
پرۆفشنەڵە کۆرسەکانیان پێ بڵێن و تەدریبیان پێ بکەین بەبێ ئەوەی پێویستمان بە هیچ مختبرێکی دەرەوەی عێراق هەبێت بۆ بەهێزکردنی توانای پشکنینی ئاسایشی فڕۆکەخانەی سلێمانی لەگەڵ کۆمپانیایکی ئەڵمانیان گرێبەستێکی واژۆ کردو بۆ دابینکردنی چەندین ئامێری پشکنینی جانتا و کەسەکان و هەروەها تازەترین ئامێری سریدی و تەسری دامێنشن بۆ گەشتیاران کە لە فڕۆکەخانەکانی تری جیهانەدانراوە. فڕۆکەخانەی سلێمانی دەمێکە هەستی بۆ کردەوە کە تێرمیناڵی فڕۆکەخانە بۆ ئیستای فڕۆکەخانەکە گەشتەکان ئاسایی بوو زۆر بچووک بوو و سکاڵایەکی زۆر بە ئێمە ئەگەشت بۆیە ئێمە بەپێی تواناکانمان گرێبەستێکمان واژۆ کردو لەگەڵ کۆمپانیایکی ناوخۆیە بۆ فراوانکردنی فڕۆکەخانە بە بڕی $1,050,000. یەکێک لە